بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی لە کەرکووکەوە جارێکی تر لەم شارە خۆشەویستەوە هاتینەوە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست. ئێستا شاری کەرکووکی دێرین، شاری کەرکووکی پێکەوە ژیان خۆی لە پرۆسەیەکی گرنگی هەڵبژاردننی مێژوویدا بینێتەوە. سەرجەم کاندید و پێکهاتە و لیستە جیاوازەکان گرە و لە سەر بردنەوەی ئەم شارەکەن. شارەکەش وەکە بینن وەکو پێویست تا ئێستا بێخزمەت ماوەتەوە لە قۆناغە جیاوازەکانی تەمەنی تا هێندەی ئەم کاتە ئەم شارە خۆی لە بێخزمەتیان نەبینیوەتەوە. هەر بۆیە هەموو کاندیدەکان بانگەشەی خزمەتکردنی ئەم شارەکەن، بەڵام تا ئێستاش وەک پێشتر هەبوون هیچ کامیان خزمەتی پێویستیان نەکردووە. هەڵبژاردننی ئەم شارە لە ئێستاە زۆر جیاوازە لە ڕابردوو. ئێستا کورد قسە لەسەرەوە کە ئەم شارە دوای لەدەستدانی بەدەستی ئەهێنێتەوە. کاندیدا جیاوازەکانی کورد لەم شارە قسە لەسەرەوەکەن. من هەریەک لەوان وا دەڵێ خزمەتی باشتری ئەم شارەکەم. خۆشەویستان، هاوڵاتیانی ئەم شارە قسەی کۆتایی لەو بارەیەوەکەن. ئەوان پێمان دەڵێن کێ لەم شارە گرەوە باتەوە، کێ لەم شارە دەنگی زۆری نەئەهێنێ. ئەوان پێمان دەڵێن کاندیدێک توانای ئەوەی هەیە نوێنەرایەتی خەڵکی کەرکووکە. ئێستاوان لە بەردەم دەیان کاندیدا خۆیان نەبینەوە، بەڵامە بێوریابن وەکو شاعیر تاهیر بەگی جافەڵێ هەر کەسێ هات و وتی من عاشقم بڕوا مەکە تا لەسەر گۆنای نیشانەی زەخمی مارانگاز نەبێ. ئێمە ئەمڕۆ ئەگەڕێین بەناو کاندیدەکانە بزانین کامیان زەخمیە بە نیشانەی خزمەتگوزاری، بە نیشانەی ڕازگۆیی، بە نیشانەی وەفا بۆ شاری کەرکووک. لەگەڵمان بن کاندیدەکەتان پێ ئاشناکەین. دووبارە سڵاوتان لێبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکان. بەڕێز مامۆستا فەرحان غەریب، کاندیدی ژمارە دووی لیستی هاوپەیمانی مەشغەڵی کەرکووکم لەگەڵا. ئەو یەکێکە لە کاندیدا گەنجە بوێرە بە خزمەتەکانی ئەم شارە. ویستم لەگەڵی بدوێم لەبارەی خزمەتکردنی ئەم شارە و بەدەمەوەچوونی خەڵکی کەرکووکەوە. مامۆستا سڵاوت لێبێت. ماندوو نەبی. ماندوو نابێت ئینشاڵڵا، ئێمە هیممەتمان بەرزە. زۆر باشە، سەرکەوتوو بی. مامۆستای بەڕێز، بۆچی بڕیارتدا خۆت کاندید بکەی و قۆڵی لێ هەڵماڵی و خزمەت بە شاری کەرکووک بکەی؟ وەڵێ مامۆستا، ئێمە دیارە پێشتر هەر ناو خەڵکا بووینە، هەر خزمەتمان کردووە لەسەر پێشنیاری کۆمەڵێک لە مامۆستایانی ئاینی و خەڵکی دڵسۆز کە گوتیان مامۆستا تو هەر لەو خزمەتار بەردەوامی موچێ بێ باوکان ئەدەن، ئاگاتان لەو کەسانەیە کە کەم دەرامەتن. خەڵکێک هاتوۆتە پێشەوەڵێن ئامادەین بۆ خزمەت کە ڕازگۆش نین لەگەڵ دروشمەکانیان. ئێوەش وەرنە پێشەوە، بەڕاستی ئێمە متمانمان بە ئێوەیە. ئێمەش هاتوونێتە پێشەوە بە دڵسۆزانە ئەڵێن ئێمەش ئامادەین بۆ خزمەت. ئەو خزمەتەی کەوا لە سنووری گەڕەکێکا کردومانە، لە چەند ماڵێکا کردومان، ئەمانە ئەم خزمەتە گەورە بکەینە بە شێوازێکی گەورەتر خزمەت. ئەو خزمەتی کردوتانە تا ئێستا چی بووە؟ بەڵێ مامۆستا، ئێمە لە کۆمەڵێک بوارە خزمەتمان کردووە، سوپاس بەخوای تەبارەک و تەعالای. یەکێک لەو بوارانە ئێمە موچێ بێ باوکانمان لەم شارە دابین کردووە. تەنانەت ئەو پێشمەرگانەی کە ئەیان گوت لە پێناو کەرکووکە خۆتان بەکوشدن شەهیدن، ئێمە هەمومان لە پشتانین، خۆیان بەکوشتدا، منداڵیان هەتی بوو، ژنیان بێوەژن بوو، خوای تەبارەک و تەعالا بە شەهید حیسابیان کە. بەڵام ئەو مناڵانە ئیستا موچەی دایکیان نادەن، بێوەژنانیان نادەن، هەتیوانیان بێناس کەوتونت. ئێمەین کە ئەوان چەند مانگە موچیان وەرنەگرت، ئێمە موچەی ئەو بێ باوکانەشە دەین. بەڕاستی ئێمە ئیشی
ئەواکەین کۆمەڵی خەڵک کرێخانی پێ نادرێت کرێخانیان بۆ دابینەکەین نەشتەرگەری بۆ ئەو کەسانەکەن کەوا زۆر پێویستیان بە نەشتەرگەریە و نەبوونن ئێمە لە بواری پەروەردە خزمەتێکی باشمان کردووە خەڵکی مانفر پەروەردە و ئەخلاق کردووە سواز بۆ خوای تەبارەک و تەعالا جزاتان خوا لە هەموو لای مامۆستای قبوڵ بەڕێز کە بەم شارەیە ئەگەڕێی لەسەر ئاستی گشتی وەکو پێویست خزمەت نەکراوە کە دانیشتوانی شاری کەرکووکە بینی زۆریان لە ئاستی هەژاریە ئەژین بۆچی وایە؟ مامۆستا خۆتان ئەزان کەرکووک خێروبێرێکی زۆری تایە بڵێ لەسەر دەریایەکی نەوتە خۆتان ئەزان بەڵام بەداخەوە قۆرەخ کراوە لە نێوان کۆمەڵێک دەسەڵاتدار کۆمەڵێک بازرگان کۆمەڵێک مقاولاتی ئەم شارەیان گرتووەتە دەست ئامادەن ئەم بەرپرسانەی خۆمان بە تایبەتی کوردەکان خەڵکی کەرکووک ئەزانێ ئامادەن ڕێککەوتنی ژێربەژێر و اتفاقیات لەگەڵ ڕاکان بکەن لەگەر پارێزگار بکەن خزمەتگوزاری بەرن بۆ منطقە عەرەبیەکان بەڵام بەس لە بەرامبەر چەند مقاولێکی کورد مقاولاتەکەی وەرگێت دوایش دێنە سەر شاشە ئەڵێن گەڕەکە کوردیەکان خزمەتگوزاری نییە ئێمە لەگەڵ ئەو ستەمەنین کە لە گەڕەکە کوردیەکانەکرێن بەڵام دیارە ئەمە اتفاقی ژێربەژێری لەسەر کراوە بەڕاستی بۆیە ئەو بێنازەی پێوە دیارە مامۆستا زۆر باشە ئەکرێت چی بکرێت بۆ ئەم شارە مامۆستا توانای مادی هەیە چوزانم دەستی یاوەدانی هەیە بەڵام کێشەی تایە ئەکرێت چی بکرێت بۆ ئەم شارە ئێوە چ توانن چ ڕۆڵێک ببین مامۆستا ئێمە کەرکووک بوجێکی زەبەلاحی ساڵانەی بۆ دیاری کراوە ئەم بوجەیە ئەتوانی بەڕاستی خزمەتێکی زۆری پێ بکەیت ئێمە تەنانەت هەر بە بڕیار هەمانە لەم شارە ئەوەی دەستی کورتە ڕیعای ئیجتیماعی بۆ دەکەن ڕاتبی بۆ بڕینەوەی ئیشی نییە هەر بە موچەی بۆ بڕێتەوە حکومەت بەڵام حتا ئەو ڕیعایشان تەرخان کردووە بۆ کۆمەڵک خزمی خۆیان بۆ کۆمەڵە کەسی بەرژەوەندی حزبی خۆیان بەکەناڵە حزبەکان ئایبەن بۆیە ئێمە نە ئیسفادەمان لەوە کردو بۆ فەقیر و هەژار نە ئیسفادەمان لەو بوجە زەبەلاحە کردووە بەڵام ئەگەر کەسانێکی ئەمین و دەستپاک بێنە پێشەوە بە دادگەریانە بە عەدالەت خزمەتگوزاری پێشکەشکەن دڵنیام خەڵک لەم دۆخە دەرچێکەوە ئایسەتەی کەوتووە ئێمە بۆ نمونە مامۆستان نێزگەی 9000 موچەخۆرمان هەیە بەس مامۆستان کە ئەم داماوانە وەکو من هەر سەر بە بەغدان وەکو موچە سەر بە هەرێمن بەغدا ئامادەیە موچەیان بکاتە سەر بەغدا و لێ موچیان بۆ بێ موچەیەکی شایستە موچەیەکی مانگانە لە کاتی خۆی بەڵام ئەوانەی خۆمان ڕێگە نادەن حکومەت یاریم ڕێگە نادا لە بەرامبەر ئەوەی کۆمەڵک بەرژەوەندی حزبیان هەیە لێرە بۆ نمونە ئەم قوتابخانانەیان دابش کردووە بە ڕێوبەرێک ئەبێ یەکێتی بێ یاریدەدەرەکەی پارتی بێ بە پێچەوانەوەش ئەوەی ئەملا بێ پارتی بێ یاریدەدەرەکەی یەکێتی بێ ئەم بەرژەوەندیە حزبیە و خزمێنە و ئەم بیر تەسکیە وای لێ کردووە بەڕاستی بێنازیەکی پێوە دیارە بەڵام ئەگەر کەسانێکی وەک باسم کرد دەستپاک و ئەمین بێنە پێشەوە گۆڕانکاری زۆر ئاسانەکرێن لە پارێزگای کەرکووکە زۆر بەڵێن بە خەڵکی ئەم شارە دراوە بەڵێ بە تایبەتی حیزبە کوردیەکان دوو حیزبی دەسەڵاتدار لە هەرێم زۆر بەڵێنیان بەم شارە داوە دەسەڵاتی ئەم شارەشیان گرتە دەست بەڵام نەتوانیان نەیانتوانی وەکو پێویست خزمەتی بکەن نەیانتوانی لە دەستی بێگانە بیپارێزن بەڵێنەکانی ئێوە چی جیاوازە لە بەڵێنەکانی مامۆستاوان کە ئیستا دروستمەوەیان بەرزەوە کردووە ڕێگری لە تعریبەکەین ئەوان خۆیان کەرکووکیان فرۆشتووە ئەوان خۆیان ئەڵێن کە ئیستا ئەوها خۆیان نهاتنەوە پارێزگارێکی کەرکووک لەم شارەدانی کە ئەمانتوانی بە یاسا دانین 41 ئەنداممان هەبوو لە ئەنجومی پارێزگای کەرکووک 26 کورد بوو زۆرینە هەر کورد بوو نهاتنەوە هەر پارێزگاکە دانێنەوە ئێستا ئەوانەی کە ئەو دروشمانی بەرزیەکەنەوە ئەوان پێشووتر چەندیان کردووە ئەوەندەی کە سوڵتەی مطلقیان بەدەست بووە کە پارێزگارمان بەدەست بووە کە سەرۆکی ئەنجومی پارێزگامان بەدەست بووە کە هەموو هێزە ئەمنیەکان بەرپرسەکانی کورد بووە هیچ خزمەتگوزاریەکیان ئایا لەو ساڵانەی پێشوو پێشەش کرد کە کا کورد ڕازی بێ بەو هەموو دەسەڵات و بوجەوە نەیان کردی سەبەب دەسەڵاتێکی زەعیف توانەوە بکەن بۆیە بەڕاستی کەسانێکی دڵسۆزمان پێویستە ئێمە تاکو ئیستەش لە کەرکووک ڕێژەی لە نیوە کەمترمان نەهێناوە بەڵام کێشەمان لەگەڵ ئەو ئەندامانەیە کەوا دەرەچن ئێمە 6 ئەندام پەرلەمانمان هەیە لەم شاری کەرکووکە لە کوێن کە خزمەتگوزاری نییە ئەمانە بۆش کاتێک نانووسن کە ڕاکان کە ئەڵێن گەندەڵە بۆ نایدەنە نەزاهە بۆ نەمانبینی ئەم دوو حیزبە لێرە لە دوای 16 ئۆکتۆبرەوە یەک خۆ پیشاندانێک ڕێککەن یەک خۆ تەنانەت یەک خۆ پیشاندان ڕێککەن بۆ سەر شەقام بۆیە ئێمە بەڕاستی ئەم دروشمانە لای خەڵکی ئێمەی کەرکووک ڕوونە ئاشکرایە پێشینەکەیان شایدە بۆیە ئەوە شارە کردو ئاڵایەکی کوردستانی تیا نبینی لەرێتەوە وەڵام مامۆستا ئەگەر بەدزیەوە داینێن بەدزیەوە دانێن هێزەکە شەو بێتە سەری و ئەو ڕاستیەکەیەتی مامۆستا زۆر باش یەک پرسیاری جدی بکەم خەڵکی کەرکووک نیگەرانن بەڵێ لە چی نیگەرانن
بەڵام مامۆستا خەڵکی کەرکووک نیگەرانەکەی لە کۆمەڵێک ڕۆوێ یەکەم نیگەرانن لەوەی ئێمە خاوەنی سوڵتەی مطلق بووین لەم شارە هەمووی عەلەمی کوردستان بوو هەمووی بەجلی کوردیەوە بوو هەموو دام و دەستگاکان هەمووی کورد بوو شارەکە ڕەنگی کوردی بەخۆی گرتە بوو ئیستا ڕەنگی عارەبی بەخۆی گرتوێتەوە بەهۆی فەشەلی ئەوانەی خۆشمانەوە یعنی ڕاستە ئەوان ڕەحم بە ئێمە ناکەن بەڵام دڵنیا بە سیاسەت وایە تو زەعیفی و بەخۆی قۆزیێتەوە تو لە نێو خۆت ناکۆک بێ ئەوان ئەی قۆزنەوە ئیستا نیگەرانین ئێمە کە پارتیش هاتوێتەوە بۆ ئەوی دڵمان خۆش بێ جارێ دیکە خەڵکی وت ڕەنگە کورد پێگەی بەهێز بێتەوە بەڵام ئەوان لەمەر ململانەی خۆیان کادرکڕینی خۆیان کاندیدکردنی خۆیان ئەڵێن هەندێک کاندید گەیشتۆتە 50 دەفتەر کڕینی کاندید ئاگایان لە منطقەکانی دیکە نەماوە ئاگایان لە عارەب و تورکمان نەماوە تەنها دروشمە ئەمە بجێ نیگەرانی بەڕاستی نیگەرانی دیکەمان هەیە کۆمەڵە خەڵکیان هێناوەتە پێشەوە کاندید کراون بەڕاستی خەڵکێک لەگەڵم لەسەرم کاندیدانە قسەی هەیە ئێمە پێویستمان بە کەسانی ئەمینە پێویستمان بە کەسانی دەسپاکە پێویستمان بە کەسانێکە هەر پێشووتر خەڵک ناسی بێتیان ئێمە خەڵکانێک ئیستا ڕسمەکانی ئەدینین هەر لەم شارە کەس نایناسێ بۆ ئێمە سوپاس بخوای تەبارەک و تعالی هەر ناو شار بووینە خزمەتمان کردووە و دڵنیان لەوەی کە خوای تەبارەک و تعالی سەرمانە خاو بە ڕێژەیەکی زۆر ئەم جارە ئێمە وەکو هاوپەیمانی مەشغەڵ سەرکەوتنێک تۆمارەکەین بە ئیزنی خوای گەورە مامۆستا فەرحان خەڵکی کەرکووک کێشەی تعریبی هەیە خەڵکی کەرکووک کێشەی زەویوزاری فەلاحەتی هەیە خەڵکی کەرکووک کێشەی دزینی ئابوور و نەوتی ئەم شارەی هەیە خەڵکی کەرکووک کێشەی پەروەردە و خوێندنی هەیە خەڵکی کەرکووک کێشەی یەکلایی بوونەوەی ناسنامەی ئەم شارەی هەیە دەیان کێشەی ئەم شارە بەرەوکی خەڵکی دانیشتوی ئەم شارەی گرتووە تۆ پێت وایە و کۆمنتی تۆ چییە بۆچی کاریان لەسەر نەکراوە و یەکلایی نەکراوەتەوە ئێمە پێگەی کورد ئەوەندە لاواز نییە بەڕاستی وەکو پیشانە درێ ئێمە سەرۆک کۆمار لەم وڵاتە کووردە جێگری سەرۆک پەرلەمانی عێراق کووردە وەزیری خارجیە کووردە وەزیری دادی عێراق کووردە کۆمەڵێک ئەندام پەرلەمانی زۆرمان هەیە لە بەغدا هەر لەم شارە 6 ئەندام پەرلەمانمان هەیە لە کۆی 12 ئەندام پەرلەمان ئەمانە لە چۆن بۆ نمونە بەرەی تورکمانی لەم شارە یەک ئەندام پەرلەمانیان هەیە ڕۆژانە شکاتە نووسن ڕۆژانە لە ئەمە متحیدا ڕۆژانە سکاڵا ئەنووسن خۆیان ئەمە متحیدا نەتۆ یەکگرتووەکان ئەوانەی لێرن گلەیەکەن ئەڵێن بۆ ئەوە بەس لایانی کوردی سکاڵا پێتان وایە مەلەفی کەرکووک تاکە مەلەفێکە کە لەبەر دەست کورد و بەغایان نیە بەڵێ مامۆستا کەرکووک ینی پێم خۆشە هەموو تاکەی کورد ئەوە بزانێ جاران قەزەی کورد بووە لە مفاوەزاتە بەڵام ئێستا کورد لەوە دەرچووە کە قەزەی کورد بێت قەزەی کورد نییە ئێستا چۆن فەڵەستین جاران قەزەی ئیسلامی بووە دوای کراوەتە قەزەی عەرەبی دوای کراوەتە قەزەی غەزە بەس ئێستا ئەڵێن ئەوەش حەقمان نییە مەسەلەی کەرکووکش وای لێ هاتووە مامۆستای بەڕێز کۆمەڵی خاوەنی هەیە بەڵام خاوەنی نییە ئەمانە لە چۆن ئەوەندەی خەمی پارەیان هەبووە خەمی کەرکووکیان هەبووە ئەو شەڕی بۆ سەرۆک کۆمار کردیان پارتی و یەکێتی ئەو شەڕی بۆ وەزیر خارجیە کردیان لەسەر هۆشیار زیێباری ئەم شەڕەیان بۆ مادەی 140 بکردایە لێرە کە مادەکە لە سێ فەقەڕ و سێ بڕگە پێک دێ بە ئاسانی هەموو دۆخەکە ئاساییە بوو هەموو زەویزارەکان ئەگەڕایەوە بۆ کورد هەموو کوردێک پارەیەک و تەعویزێکی باشی وەرەگرتەوە بەسەر بەرزانە عەرزی خۆی وەرەگرتەوە ئەو هەموو عەرزە ئیستا شکاتی لەسەرە پێم ناڵێ باشە بۆچی ئێمە ئەو هەموو جارە داخلی حکومەتی عێراق بووین یەک جار بە مەرجمان نەگرت بڵێن ئێمە داخلە بین دێن بەشداریەکەین لەو حکومەتەی عێراقە پێکی دێنی بەڵام مەرجمان جێبەجێکردنی مادەی 140 بۆچی شەڕەکەن لەسەر پۆستێک داخلە بین دێن ئەو حکومەتەوەیانە بەڵام مادەی 140 کە مادەیەکە لە 2007 لە دەستور ئەمە لە دەستور چەسپاوە یەک شکاتی لێ بکەی لە محکەمەی ئیتیحادی یەک ئیتیفاقێکی بەهێز بکەی بەڵام من دڵنیام ئەوان لەبەر ململانەی قولی خۆیان لە هەرێمی کوردستان گواستیانە بۆ هەرێم ئەم ململانێ وای کرد پێگەی ئێمە لێرە بەهێز بێ بۆی ئەو هەموو کێشەیەمانێ مەلەفی ئابووری ئەم شارە کە شادەماری دەرکەوتنی ئەم شارەیە کە شادەماری خزمەتگوزاری و دابینکردنی خزمەتگوزاریە بۆ خەڵکی کەرکووک و ئەم شارە چی لێ هاتووە مامۆستا ئابووری ئەم شارە بۆ کوێ ئەڕوە ئەو ساڵانەی لە 2023ەوە تا ئێستا کێ بردوویەتی کێ خواردوویەتی کێ خزمەتی ئەم شارەی پێکرد مامۆستاگیان طبعا ئێمە تعریب تەسەوڕمان وایە تعریبی اقتصادیش هەیە لێرە ینی تعریبی ئابووری هەیە چۆن ینی بۆ نمونە ئێمە گەڕەکە کوردیەکان هەمومان سنتەر بووین سنتەری شار بووین بۆ نمونە محکەمە لای ئێمە بوو نفوس لای ئێمە بوو جەوازات لای ئێمە بوو زانکۆکان لای ئێمە بوو ئەمان هەستان
هەر هەموو ئەو شوێنە حساسیان بردە گەڕەکە عەرەبیەکان زەویەک لەوێ کە بە 3-4 ملیۆن بوو ئیستا زەویەک لەوێ بە 200 ملیۆنە بۆ هەر ئەوانەی خۆمان ئەم پلانیان داناکردیانەوێ بۆ لەبەر ئەوەی ئێرە مەسافە بمینێتەوە هەمویان کردێتە ستی کۆمەڵێک زەوی چواردەورێکی بۆ دروست دەکەین ئەمە ستی فلانە ئەمە ستی فلانە بەڵام بێ ئاگان لەوەی کە ئێمە ئەم شارە گەڕکە کوردیەکان خەریکە ینی حرەکەی جمجۆڵی بازرگانی خەریکە ئەوەستەیە لەوێ پاسەکان تەکسیەکان دوکانەکان تەنانەت یەک دوکانێک لە تەنیشت ئەو دەستگانەی باسم کرد بەسەر قفڵانەکەی 5 دەفتەرە لا ئێمەش دوکانێک بە 2 ملیۆن ئەگریت و کەسش ناوێت بۆ ئەو هەموو شوێنە حساسەیان خۆمان وەکو کورد هەر لە کاتی نەجمەدین ئەم بڕیارە درابوو بچێتە ئەوێ بۆی ئێمە بەڕاستی پێویستمانە بیر لەو تعریبە ئابووریەش بکەینەوە ئەمە دیوێکی دیوێ دیکە ئەم تعریبەی کە هەیە مامۆستا بەڕاستی ئێمە بێت ینی ئەوش بزانین بەرامبەرەکەمان ڕەحمان پێ ناکە ئەوان هێشتا عقلێتە شۆڤێنیان لە مێشکا ماوە کە بواری هەم بێ و دەرفەتیان بێ دڵنیام هەچ هەلێک بێتە پێش ئەی قۆزنەوە دڵنیام ئەم ململانێ قولەی ئیستا ئەوان خۆستیانەوە بۆ خۆیان لە بری ئەوەی ئێمە بێن ئیستا یەک ڕیزی نێو ماڵی کورد پتەوکەینەوە بیجێڕنەوە بۆ ناو ماڵی کورد تەمەشا ئەکەین بە پێچەوانەوە مامەڵاکەن ئەمانە ینی هەست بە بەرپرسیارەتێک بەرامبەر ئەم شارە ناکەن مامۆستا زۆر جار قسەی زۆر دڵسۆزانەیان بۆ ئەەکەی بۆ نمونە ئەڵێن ئەم ڕێکەوتنە ڕاگرن کە پارێزگاری کەرکووک گەڕکە عەرەبیەکان هەمووی تەعمیرەکە هەمووی خزمەت گوزاری بووە با لە بەرامبەر ئەوەی مقاولی کورد چەند مقاولێک ئەوە ڕاگرن ئەوان زۆر ینی نازم بە سوکاتی و سەری ئەم کوردایەتیەکەن کەەوە ئێمە خەفەتی لێخوێن بۆیە خەڵکی ئەم شارەش و شار بووەتەوە الحەمدوللا ئەزانێ ئەم جارە ئەم دوشمانە هیچی ڕاست نییە ئەزانێت چێ دەستپاک و ئەمینە چی هاتۆتە پێشەوە چێ خەمخۆر و دڵسۆز بووە چێ پێشینەی پاک بووە ئێمە ئومێد دەکەین خەڵک لەوە تێگەیشت بێ و الحەمدوللا تێگەیشتونە خەڵکێکی زۆر هەر لە کادری خۆیان لە هێزە ئەمنیەکان بەدەممانەوە هاتوونە سواز بەخوای گەورە ئێمەش ئومێد دەکەین بتوانین چۆن لە نێوان خەڵک ئەگەر کێشێکی کۆمەڵایەتی بێ سوڵح و ئاشتەوای یەکەین ئێمە ببینێ ئەو دەسە خێرە و ئەو کورسیانە ئێمە بێت ئەوەی کە نێوماڵی کوردیەک بکەینەوە ئاشتەوایی بۆ ئەم دوو هێزە بجێڕنەوە لانی کەم لە شاری کەرکووک با یەک پرسیاری ڕاشکاوانت لێ ئێوە ئەڵێن ئێمە هاتوین فریادڕەستی خەڵکی کەرکووکی بەڵام ئەوانی شەرم ناکەن لەوەی ئەڵێن هەندێک لیست هەیە یا هەندێک کاندید هەیە زیان و زەرەر لە دەنگی کوردیەدا لە کورسیەکانی کوردەدا ئەبوو ئەوان نەبن بەوەی خەڵک دەنگ بەوان بدا ئەمە تا چەند ڕاستە و کۆمنتان لەسەر قسەیە چیە مامۆستا بۆی خەڵک دڵسۆزی ئێمە بزانێ ئێمە لە هەڵبژاردننی پێشووتر کە باز نەبوو دایرە بوو هەڵبژاردن تەکلیفیان لە ئێمە کرد ئێمە کاندیدمان نەبێ لەگەڵ برایانی یەکگرتوو چونکە بازنەیە با دەنگی کورد نەفەوتێ ئێمە وەکو قوربانیەک کە ئەومان قبول کردووە وەکو حەقی خۆمانە دوو حزبی سیاسین لەم شارە کاندیدمان هەبێ کاندیدمان نەبووە بەڵام دیقەتماندا ئەوەی ئەوان یانگوت با دەنگ نەفەوتێ ڕێژەی کورد 35,000 دەنگی کورد لەم شارە فەوتە ئەنی خەڵک نەچوو بۆ دەنگدان نامامۆستا کاندیدیان زۆر دانا بە هەڵە دایان نا ئێمەش کاندیدمان نەبوو 35,000 دەنگدەری کورد دەنگی سوتا لە بەرامبەرە عارەبێکی حەمدانی لە ناو بازنەی کورد بە 11,000 دەنگ دەرچوو ئەوە 35,000 دەنگ کە فەوتە ئەوە کە لەوانەیە دەیان 35 نەچوو بن بۆ ئەوە هەر نەچوو مامۆستا ئێمە بە پێچەوانەوە ئەیبینین نەک ئێمە نابینە ئەوەی هۆی دەنگی کورد بستێنین ئێمە ئەبینە هۆی ئاشبوونەوەی ئەو دەنگە ناڕازیانەی کەوا تووڕن لە دوو حزبی دەسەڵات ئێمە ئەبینە هۆی ئەوەی کەوا ئومێدێکمان گەڕاندۆتەوە بۆ خەڵکێک الحەمدولله دەیان کەس لە کۆمنت لە تەلەفۆن لە ناو خەڵکی شار ئاگادارە کە ئەڵێن مامۆستا ئێمە بڕیارماندا بوو تەواو بایکۆتی دەنگدان بکەین بەڵام کە ئێوە هاتوونەتە پێشەوە سوپاس بۆ خوای تەبارەک و تەعالا هیوایەکمان بۆ گەڕاوەتەوە ئێمە ئومێدمان بەوانە نەماوە بۆیە ئێمە کاندیدبوونی ئێمە و هاوپەیمانی مەشخەڵ دووبارە بێتە هۆی بەهێزبوونی پێگەی کورد لەم شارە بەوەی کە ڕێژەیە زۆر لەو دەنگانەی کەوا ئیسلام دۆستن کەوا لەوانەی تووڕە بوون دەنگ بەم هاوپەیمانی ئەدەن بەزنی خوای تەبارەک و تەعالا ئێمە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووکش ئەبینە هۆکاری بەهێزبوونی دووبارەی پێگەی کورد لەم شارە ئەبینە هۆکاری گۆڕانکاری ئیداری و سیاسی لە بەرژەوەندی کورد لەم شارە
نەجامە سەیرم بەم دوورشمانەدی ئەوان خۆیان کەرکووکیان فرۆشتووە ئەوان خۆیان لە بنملانەی حزبی خۆیان ئەم شارەیان دۆڕاندووە وەکو قمارێک بە ئاسانی تەسلیمیان کردووە ئێستا دێن قساکەن لەسەر ئەو دوو کورسیەکەوە ئەو دوو سێ کورسی ئێمە بەتەمایان بهێنین بۆیە بەڕاستی ئەوان کەرکووکیان هەر بە بەلاش داوەتە پێکهاتەکانی دیکە ئەنجا دێن دروشمی قەومی و کوردایەتی بە ئێمە فرۆشتنەوە بۆیە بە پێچوانەوەی بینیم مامۆستایمان. لەگەڵ بارودۆخی هەڵبژاردننا چۆنن ینی چۆن ئەڕوانە هەڵبژاردن گرنگە بۆتان بۆچی گرنگە بۆ شاری گرنگە ئەبێ کوردەنگدا ئەگەر کورد نەیدا عرب ئەماخوا توان ئەماخوا جاری هیچ نەبووە ئاتوان حازرە هەر شێ بێ ئە کوردێ بقینە بەڵام مەسەرەن بە خزمەت بۆ شارەکە مەسەن گرنگە کەسێک بێت کە متمانەتان پێی هەبێ باششکە کوڕی فەقیر نەگما دەوڵمان مەسلوانە تەنها فەقیرەگەش لە بەشەیە بەس فەقیر ئەبەش خوراوە چۆنیگای هەڵبژاردن چۆن نەبینن لە کەرکوو شتێکی باشە بۆ ئەوەی کە خەڵکێک بێتە پێشەوە خزمەت وڵا برا باشە داوا لەو لە خەڵەکەی هەمووی بێت سەر سندوقانی دەنگدان دەنگ بدات بۆچی خەڵک پێویستە بێت دەنگ بدە کورد لەم شارە زۆری نەبێت لەبەرەوەی پێویستمان بە دەنگی کووردە لە نێو کاندیدەکانە کێ باشە بۆەوەی خەڵک کێت پێ باشە نەک وەکو ناوەکو سیفات وەڵایەتر باشە گژی باشە خراپنی زۆر باشە کەرکوون پێویستی بە خزمەت گوزاری هەیە باڵێ لێ ڕازین ئێستا ناوەڵا ئێستا خزمەت گوزاری کەمە لە چی نیگەرانن وڵی لە هەموو لایەکەوە هەموو لای هەموو خزمەت گوزارێک کەمە پێتان خۆشەوانی کە دەرەچن گرنگی بە چی بدەن وڵای گرنگی بە ڕێگاوبان بدەن گرنگی بە پرۆژەکان بدەن بە کارەبا بدەن ئەتر ئەوەی کە پێویستی ژینە پێویستی ڕۆژانەیە فەرحان گوێ لێیە بەڵێ ئێمە ئینشاءڵڵا کە هاتوونەتە پێشەوە تومانە ئێمەش ئامادەین بۆ خزمەت ئێمە ئینشاءڵڵا ئەو دەست و پاک و ئەمینە ئەبین کەوا زۆر جیاوازتر خزمەتیانەکەن بێزنی خوای تەبارەک و تەعالە ئێمە هەر پەروەردەی مزگەوتین و پەروەردەی ئەوەن کە خەڵکێک فێرەکەن ئێمە خۆمان باسی دەستپاکی و ئەمینیەکەین ئەبێ وەلا خۆمانە ڕنگ بداتەوە ئینشاءڵڵا بە شێوازێکی بەرچاو ئەیدینن جیاوازەکەی ئێمە لەگەڵ ئەوانسیە بە ئیزنی خوای تەبارەک و تەعالە لە خزمەتە موفق بن دەستان خۆش سەلام عەلەیکوم عليكم السلام شلوني ورحمة برا؟ الله وبركاته. بارودۆخی هەڵبژاردن چۆنە لێرە لە کەرکوو والله الحمد لله باش ڕاتە ڕێوە بەس زیتر یاخوا شتی باشمان بۆ بکەن پێشەکی ئەمە یەک دوێش تر زۆرمان بینی زۆر کەس هات و واعکەین و واعکەین دوتر هیچیان بۆمان نەکردو الحەقەت تر بەشکمی شەڵام هەڵبژاردنە پشتیوان بەخوا شتێ باشمان بۆ لەگەڵەوەی کە خەڵک بێتە بەردەم سندوقەکانی دەنگدا بە تەکید بۆچی گرنگە بێت والله مامۆستا پێشەکی ئێمە وەکو بڵین کورد وەکو کورد حەزەکەین هەر ئومەتێ یا هەر کەسێ حەزەکە هینی خۆی پێشکەوێ نیە زۆری نەبێنی جا ئێمە ئینشەڵا بەتەمەنی زۆری نەبێنین لە کەرکووکە ئینشەڵا هیواداریشین وا لەنێو ئەو هەموو کاندیدانەیە پێت باشە خەڵک دەنگ بە کێ بدا چاوی لە کێ بێ والله ئەوەی کە پێشوو ئیشی کردووە ئەوەی کە پێشووی دەستی دیارە یا ئەوەی کە پێشوو هەوڵی داوە تەمان بە گوێرەی تواناوە کەسێک کە هەڵبژاراوە یا کەسێک کە ئیشی کردووە بەشی خۆی بەستر زۆرمان بینی و هەراو بەزمی کرد و دەنگی کرد و هیچیش لە خزمەت گوزاری شارەکە ڕازین والله عەلەم زۆر نا خەڵکێک کە دەرەچێت چیتان بۆ بکە والله پێشەکی ئەمانەت پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئەمانەت هەبێ لەو شوێنە ئەمانەت هەبێ و ینی کاسبیەکە بێ و نانی قوتی خۆت پیا بکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ گەورەترین شتە جا ئێمەش چیمانەوێ یەکەم شت ئەمانەتمان هەبێ دووەم کە جەوەکەوە بگونجێ کە قوتی خۆمان پیا بکەین ئەنی بە حەقە دیسا حالێن یاڵێ مەعاش نییە مەعاش نیەترە و مانگە تەواو ئێمە ئیشمان نابێ وەک ئێمەی کاسب وەک ئێمەی دوکاندار بەستری شەڵا بەشکم شتێ فەرحان کاندیدا چی پێ هەڵی والله هیوادارم ئینشەڵا
زۆر ئیشێ باشمان بۆ بکە بە ئیزنی خوا. وەڵام مامۆستا لە قسەکان ئێوە برایەت دیارە ئێمە لە کەرکووکە پێویستمان بە کەسانێکە دەستپاک و ئەمین بن پێویستمان بەوەیە کەسانێک بێن ئەمن و ئەمان بۆ ئەم شارە دابینکەن مزایدا بە قوتی خەڵک نەکەن ناکرێت ئێمە لێرە جیاوازی هەیە ئێستا برایە باسی کرد کۆمەڵێک فەرمانبەر و مامۆستامان هەیە لێرە موچیان لەسەر هەرێمە هەر ئەوەی دراوسەکەی ئەوەی بەیەکەوە داوامەکەن ئەوان موچەوەرەگرن ئەمان موچەوەر ناگرن ئەم گەڕەکە کوردیانە بەعام کە بەشێکی موچەی لەسەر هەرێمە کە موچەکەی مانگانی نایە ئەمانش کار و کاسبەکەیان نەوەستێ وێ ئومێ دەکەین ئێمە بتوانین لە ڕێی ئەنجومەنی پارێزگای کەرکووکەوە خزمەتێک بکەین کە دڵی هەموو لایە خۆشکەین هەم فەرمانبەران هەم کاسبکاران انشاءالله. هەرچەند ئێوە کۆمەڵن ئێوە ئازان من خۆم ڕۆیمە ئەو هەولێرە ئەم ڕانم لەیرە شکاوی نەوت لە کۆتەی بۆشی هاتی بەخوا گشت لایەنەکان وایە هەتا ئەم لایەنەنە ئاوها دووبەرەکی دی ئێمە بە هیچ ناوین بەس ڕجام هەیە لە خوای ڕەبی العالەمین بەس کورد سەرکە بێ بەس ناوی کورد بێ لە کەرکووک دەرچێ حاجیەوانی کە تا ئێستا حکومڕانی ئەم شاریان کردووە لێیان ڕاستی براکەم با پێت بڵێم تو ئەیستا ئەگەڕێ وەختی دەنگدانە تو ڕۆژە لە ڕۆژان لە شوێنەی بگەڕێ لە شوێنەی بگەڕە سەرە ملەتە هەژارە ئیستا تو ئەگەڕێی خەڵگەڕێ بە تەمەحەوە گەڕێ دەی بدەی پێ ئیستا من وەڵا حەز دەکەم گرتە کورد ئەگە یەکگردی بێ پارتی بێ یەکێتی بەس کورد لە کەرکووک دەرچێتەوە یاخوا بە خێر بێن بان هەردوو چاو کاک ڕێباز بنمونەی ئەم کاک حاجە هەندێک کەس ئەیدوێنی مەسەلەن میگەرانی هەیە ئەوە کۆمنتان چییە قسەتان چییە بۆچی خزمەتی ئەم شارەتان نەکردووە هۆی ئەوەی کە ئاڵێ خزمەتی ئەم شارە نەکراوە ڕاستەکە ئەوانی کە لە دەسەڵاتە بوون ڕەنگە مامە حاجێ نەزانێت کە ئێمە لە مدەی ئەم چەند ساڵی لە 2023ەوە ئێمە هیچ پۆستێکمان لەم شارەیە نەبووە تا بتوانین خزمەتی هاوڵاتیانی خۆمانی پێ بکەین پۆستەکانی ئەم شارە هەمووی لەلایەن هەردوو حزبی دەسەڵاتەوە قۆڕخ کرابوو تەنانەت مەدرسەکانش ئەگەر مدیرەکەی حزبێکی وایە ئەوەی جێگرەکە وایە حزبێکی تر بواە بۆی ڕاستەکە ئەوانی لە ڕابردووە دەسەڵاتیان نەبووە لەم شارە نەیانتوانێت پێش خزمەتی ئەم شارە بکەن نیگەرانەکانی و خەڵکە لە جێی خۆیەتی بەڵام ئەبێ بەراوردێ بکەین لەوەی ئایا کۆمەڵی دادگەری لەم شارێت چی بەدەست بووە بکانەی توانی و خزمەت بکە ئێمە بەبی ئەوە هیچ دەسەڵاتێکمان هەبێت لەم شارەیە توانیمانە خزمەتێکی زۆر بە هاوڵاتیانی ئەم شارە بکەین ئێمە ماگانە موچەی ڕەنگە تا 50 ماڵ بدەین کە هەمووی موچەی بێبا و ئێمە بۆمان دابین کردوون وەتوانیمانە خەسەخانی بەخشین بێنینە ئەم شارۆ کە خزمەتێکی بەچاو بە چینی هەژار و نەدارانی ئەم شارەیە ئەتانەوێت چی بکەن لەم هەڵبژاردنشان بێگومان ئێمە بەڵێنی ئادەینە ئەو خەڵکە ئەم شارە شارێکی زۆر دەوڵەمەنە ئەم شارە وەکو ئەڵێن شاری ئاڵتونە بەڵام بەداخەوە بەدەست دەستێکی ئەمینەوە نییە ناتوانێت خزمەت بکرێت ئەم شارە پرۆژەی زۆر زۆری تایە ئەگەر ئەو کەسانی کە ئەبنە کار بەدەست لەم شارەیە ئێمە هەوڵ و کۆشەکەمان بۆ ئەوەیە کە بتوانین کەسێکی ئەمین و دەستپاک بەرینی ئەوێ ئێستا ئەم شارە خەڵکێکی زۆری تایە بۆ نمونە ئەم تەعین هەیە لەم شارەیە کە هەموو ساڵێک لەم شارەیە تەعینات دێ بەداخەوە ئەم تەعیناتە لەلایەن حیزبەکان حیزبە زلێزەکانەوە قۆڕ کراوە تەنان خەڵکی هێژاری ئەم شارە چەندەها گەنجە بینی لەم شارەیە خەریجە بەڵام هیچ شتێکی بۆ تەعین ناکرێت بۆ لەبەر ئیلا بێ سەر بە حزبێکی دەسەڵات بیان سەر بە حزبێکی ئەوە بێ کە پێگەیەکی هەیە لەم شارەیە لە دەسەڵاتایە ئەوە نەبێ هیچ کەسێ تەعین ناکرێت بۆیە تەسچیەی حزبی وای لەم شارە کردووە خەڵکی نیگەران کردووە ئەو خەڵکانی کە ئێستا نیگەرانەکان لە جێ خۆیەتی بەڵام ئێمە بەڵێنی ئەوە دێن کە بتوانین خەمخۆرێک دڵسۆزێک کەسێک بنێرینە ئەنجومەنی پارێزگا کە لەگەڵ معاناتی خەڵکەکەیە ژیابێ لەگەڵ معاناتی خەڵکەکەیە گەورە بوو بێ لەم شارە گەورە بوو بێ نەک خەڵکی چۆنێکی تربێنی اینجا لە ڕووی بڕوانامە و شەهادەوە ئەلحەمدولیلا کەسێ بەرینە ئەوێ کە شارەزایی لە ئیشەکەی خۆیان بۆی بەیانی بتوانێت لە ئەنجومەنی پارێزگا خزمەتێ بکە کە ئەوانەی پێشتر بەداخەوە ئەڵێم نەیانتوانێت ئەو خزمەتە بکەن. فەرموو گوڵەکەم هاتوش ئەوش بدەنە ماڵەوە فەرموو گوڵەکەم مامۆستا فەرحان ئێوە خەڵکان بەسەرەکەنەوە خەڵک چ گرنگیەکی هەیە لەم پرۆسەیە بۆچی گرنگە خەڵک بەرچاوی ڕوون بێ ئێوە زیاتر بناسێ بەڵێ مامۆستا ئێمە هۆشیاری
بۆ ئەو کەسەی کەوا دەنگەدا زۆر گرنگە لەم کاتەیە بۆی بەرچاڕوون بێ نوێنەری حەقیقی خۆی بناسێ مامۆستاجان ئێمە لەم شارەیە کۆمەڵێک هەڵە کراوە کۆمەڵێک گەندەڵی کراوە کۆمەڵێک خەڵکش هەیە هاتوونەتە پێشەوە کە دڵسۆزن و پێشینەیان شایدی خێریان بۆدا بۆیە زۆر گرنگە خەڵکی کەرکووک کورد لەم شارە ئەم جارە وجدانی خۆی مرتاحکە ئەمجارە بزانێ ئەمە شایدیدانە کە ئەیدا من ئەگەر دەنگی خۆم فرۆش دوای خەڵکە گلەی نەکە من ئەگەر دەنگی خۆم فرۆش دوای خەڵکی گلەی نەکا بڵێ ئەوم بۆ ناکات چونکە هەندێک خەڵک هەیە دەنگەکەی خۆی بە ئاسانی ئەفرۆشێ ئەگەر دەنگەکەی هەڕاج کرد دوای گلەی نەکا بڵێ ئەوی شەمان بۆ ناکەن بۆیە بەم دەنگەی تو ئەتوانی گۆڕانکاری گەورە بکەیت بەم دەنگەی تو ئەتوانی کەسانێک بێنیتە پێشەوە ئەوە لە بەرامبەر ئەتوانی کەسانێک سزادەی کە ئیشیان نەکردووە بۆیە زۆر زەرورە وشیاری تاکی کورد تاکی کەرکووکی لەم شارەیە بۆی کۆمەڵێک نوێنەری دەستپاک و ئەمین بنێرنی ئەنجومەنی پارێزگای کەرکووک مامۆستا سەرنجماندا نیگەرانی خەڵکی کەرکووک بۆ نمونە لە دەسەڵاتدارانی ڕابردووی ئەم شارە بەڕادەیەکە ئیدی تەواوی کاندیدەکانی گرتوتەوە خەڵگەڵێ بۆچی پێشتر خزمەتان نەکردووە بۆچی پێشتر نەهاتوونەتە بازار بۆچی بەدەمانەوە نەبوون بۆچی ئاوەرتان لێ نەداوینەتەوە تۆ چیڵێ؟ وەڵام مامۆستا ینی ئەو نیگەرانی ئەوان بەشێکی حەقی خۆیانە بەڕاستی چونکە ئەم بینیوێتی ئەمە هەر گوتیانە ئەو هاتان بۆ ئەەکەین هەر دروشمی بەرزەوە کردو هەر بە پێچوانەی دروشمەکەی خۆی بووە هەچ دروشمێکی بەرزەوە کردو یەک دروشمێک لە دروشمانە لەم شاری کەرکووکە جێبەجێ نەکراوە بۆیە بەداخەوە ئێمە ئەدینین لە ماوەی دەسەڵاتی ئەوانەیە کە ئەوەن دە ساڵە کورد حاکمی مطلقی ئەم شارەش بوو ئێستا ئەم گەڕەکایەکێکە لەو گەڕەکە کوردنیشتیانەی کەوا زۆرێک لە کۆڵانەکانی هەر قوڕە ئێستا ئەم پارێزگارە ئەم جادایی کردووە ئەم جادایەکی جوانی کردووە ئەوەش لە چاو خزمەتکردن گەڕەکەەکانی دیکە یەک ئیشێکە لەم گەڕەکە کردوێتی بەڵام گەڕەکە عەرەبیەکان ئیشێکی زۆری کردووە بۆیە کورد سێرەکە خزمەت گوزاری نییە توش یەئس بووە توش حاڵەتێکی بێئومیدی بووە ئومێ دەکەین ئێمە کە هاتوونەتە پێشەوە ئەو ئومێدیان بۆ بجێڕینەوە ئەوەی کە ئەوان تەمەنای ئەکەن لە خزمەت گوزاری لە بەدەمەوە چوونیان ئێمە بتوانین ئەو بۆشاییە پڕەوەکەین وخوای گەورە ئێمەش مۆفەق کا ببینە نمونەیەکی جوان عربی سەربەرزی باشن سلامت بیاخوا کاکە بفەرمون ئێمە ئیسلامیەکان بەیەکەین ئەم جارە خزمەتانەکەین ئینشاءالله تعالە ئومێد دەکەین ئێمە ئەو هیوایەمان کە گەڕاندوێتەوە بۆ خەڵک کەسانێکی مۆفەق دوینە سەربەرزی بەوانەی کە دەنگمان پێدە هەڵبژاردن پرۆسەکە چۆنە لە کەرکووک چۆن وەڵڵا ئینشاءالله بە گەرمی ئەم جارە وەکو پێشوو نییە ئەم جاریان بە گەرمترا بێ ئینشاءالله بەڵێ خەڵکی شاوسۆزی هەیە بۆ وەڵڵا ئینشاءالله ئینشاءالله ئومێدمانێ هەموو کەسێ بەشداریکە خاستان لە کەرکووکە زۆر پێویستە هەموو کەسێ بەشداریکە وەڵی تر ئەم جارەیان وەکو پێشوونی ئەم جارەیان ئەبێ یەکلا بکرێتەوە وەکو نەتەوە وەکو ناسنامەی شارەکە کوردێکی عربیەکی تورکمانیە کیە خاوەن ئەسلی ئەم شارەیە خەڵکی زۆترین نەتەوە کێ لەم شارە ئەبێ ئینشاءالله یەکلا بکرێتەوە خزمەتەوە چۆنە وەڵڵای بردووە چۆن بووە ئێستا چاوتان لە چییە؟ وەڵڵای چاومان لە زیاترە ئەم جاریان کورد دەرچێت زیادە خزمەت منطقە کوردیەکان بکەن بە تایبەتی منطقە کوردیەکان پەنجەعەلی و فەیلەق و شۆرجە و باروتخان و ئەم منطقانە زۆر بێنازن لە ڕووی خزمەت گوزاریەوە دیارە پێشتر خزمەتی منطقە عەرەبی و تورکمانیەکان کراوە بە دڵنیایەوە بووە خۆ لە کاتێکا مەسەلەن فەرمانڕەوایانی ئێرە خۆمانە بوون کوردی لای خۆمان وەڵی دەوا چیە یعنی کەم این بوون دەستانەگەێت ئەو شوێنە کە بیانێ لەبەرەوە لەبارەی هەڵبژاردنەوە وڵی ئیشەڵە مامۆستا فەرحان زەلامێکی دیندار و سەخاوەن سقەیە ئیشەڵا سەرەکەوێت دەنگمان بۆ مامۆستا فەرحانە مامۆستا فەرحان مامۆستایەکی خێرخواز لە ڕووی هەموو شتێکەوەتە گرنگە مەسەلەن کاندیدەکانیەوە نمونەیەکی وەکو مامۆستا فەرحان لەبەرەوەی دەستپاکە مامۆستا دەستپاکە خێرخوازە یعنی دەست بۆ هەژار و هینانە هینەکە دەستپاکی چی بەدەستهێنێ بۆ ئێوە لەم شارەیە بۆ گرنگە مەسن لە نێو دەیان کاندیدا ئێوە دەنگ بە دەستپاکەکان بدەن دەست بە دەستێژەکان بدەن بە چەند ساڵە لەم شارەین هەمووی خەریکی دزی و خەریکی تاڵان بوون ئەم نەوت و ئەم شارەن
ئێستا مامۆستا زۆر دەنامێکی بەڕێزەیە من لە زۆی ناسم مامۆستا لەلایەنی چەندجا بینیمە خێرخوازی چوەتە ماڵ فەقیر بۆ نەخۆش بۆ هەمووی. فەرحان شتێک بڵێ بە خەڵک بم بەڕێزانە. من ئومێ دەکەم ئەو متمانە گەورەی ئەم برایانە بە ئێمەیان هەیە وەکو کەسانی ئیسلامی و دەستپاک و ئەمین و کاری باشیان لە ئێمە بینیوە لە پێشینەیە. ئێمە لەو کاتێک کە دەرەچین لە جێی ئومێدی ئەوان بینخوای گەورە موفقمان کا نمونێکی جوان بۆ ئەم شارە پێشکەشکەین ئەوانەی دەنگیان بە ئێمە داوەکە ئیستا پاڵ پشتیمانەکان دواڕۆژ پێمان سەربەرز بن. خەڵکی کەرکووک تەنها پێویستی بە خزمەت گوزاریە یان پێویستیشی بە بەها مرۆڤایەتیەکان هەیە. ئێمە لە بەها مرۆیەکانە کارمان کردووە لە پەروەردەیە کارمان کردووە لە مەسلەی بابەتی ئاینە کارمان کردووە. ئێمە لەم شارەیە منداڵانی بێباوک لە ئەستۆ ئێمە لە خۆمان گرتووە لە ڕووی ئابووری و لە ڕووی دارایی لە ئەستۆ گرتومانەکەم و چەی ماگانە بەڵام لە بەرامبەرشە ئەو مناڵانە زۆرێک لە مناڵی خەڵکی فێر پەروەردەیەکی ئیسلامی ئەەکەین فێر قورئانیان ئەەکەین لە دەستگای نووری حکمە لە کۆمەڵێک بنکەی قورئانمان هەیە. لە بەرامبەر ئێمە کۆمەڵک ئیشی دیکە هەیە کە ئەم کاندیدانەی دەرەچن هەستەکەم زۆر پێویستە کاری لەسەر بکەن. بۆ نمونە کەرکووک ئیسە خۆت بەیەکەوە بووین پیاوێک ئەلێ بەلای ئاهاتەوە ئەوان ئالوودەی تلیاکن. کەرکووک بۆتە ترانزیت بۆ مادەی تلیاک و کریستال بە تایبەتی مادەی کریستال زۆر پێویستە ئەو کەسانەی کە ئەچنە ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە یاسا لە ڕێی زانکۆ بە حیوار بە ملتەقا بە شێوەیەکی زانستی لە قوتابخانەکان لە مزگەوتەکان لە هەموو شوێنێکەوە بتوانێت بربەستێک بۆ ئەم ئیشە بگیرێت کە خەڵکی خەریکە زۆر لە گەنجەکان ڕوو لە تلیاکەکەن بەداخۆ. بۆی ئەمە شتێکە لە واجباتی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەبێ خەمێک لە پەروەردەی گەنجانی ئەم شارە بخۆ. با شتێکی تر لە تۆ بپرسم کەرکووک نەوتی زۆرە بە ڕوویابووریەوە دەوڵەمەندە بۆ بە خێربەرەکەت بۆتان؟ نەوەڵا خێرەبەرەکەتی نییە هەمووی بۆ ئەم لاولایە دابش کراوە دابش کرا دابشی کردووە کێ بردوویەتی کێ دابشی کرد خۆیان نەزانی کە دابشی کردووە لە مێژەوایە هەر لە مێژوایە مێتان هەیە لەم هەڵبژاردنەیە ئەم جاریان بە قووەتی کورد لەم شارە بە مامۆستا فەرحانیشەوە ئینشاءالله بتوانن لەو جێگایە حەقی ئەم ملەتە فەقیرە بگەڕێنەوە بمان. مامۆستا فەرحان بەرەبەرە خەریکە کاتی بانگەشەی هەڵبژاردن تەواوە بێ نزیک بوونەتەوە لەوەی کە وڵاتیان وەرەقەکەی خۆیان دەنگی خۆیان متمانەی خۆیان بخێنە ناو سندوقەکەەوە و ببێتە ئیدەیەم شارە ئەو ڕۆژە چەند گرنگە چەند پێویستە خەڵک وریابێ ئەمەمان پێ بڵێ. بەڵێ مامۆستا زۆر گرنگە خەڵک لەو ڕۆژەیە وریابێ بەڵام لە کۆمەڵی ڕۆوە لە ڕووی یەکەم ئەوەیە گرنگە خەڵک وا تێبگا و ئەو حەقەتە بزانێت لەم کاتەیە بایکۆت سوودی نییە. هەموو کورد هەموو خەڵک بەرەو دەنگدان بڕوە. ئێمە ئەترسێن چۆن ئیستا ئیحسای 57 هەیە ئەڵەن ڕێژەی کورد لە ساڵی 57 ئەوەندە بووە ئەم دەنگدانش بکرێت ڕەنگە تا 20 ساڵی دیکە نەکرێتەوە تا 50 ساڵیکە نەکرێت ئەڵەن کاتی خۆی کورد لەم شارە ڕێژەی دەنگدانیان ئەوەندە بووە بەرامبەر بە عەرب بەرامبەر بە تورکمان. بۆیە من ئەلێرەوە ئامۆژگاریم بۆ هەموو کوردێکە کە دڵسۆزە لەو ڕۆ بڕوانێتە ئەم مەسەلەی هەمووی بەرەو دەنگدان بڕوە. ئەمە خاڵی یەکەم لەگەڵ بایکۆتانین و چونکە لە کوردستان تەجروبە کرا و سوودی نەبوو. خاڵی دووەم ئەوەیە کاتێک ئەڕۆنە سەر سندوقی دەنگدان ئێمە کە هەمومان مسلمانین کە هەمومان ئەگەر ئەوەی دیندارش نەبێ هەر وجدانی هەبێ ئەبێ بزانێت کەسانێکمان پێویستە دڵسۆز بن کەسانێکمان پێویستە خەمخۆر بن کەسانێکمان پێویستە دەستپاک و ئەمین بن کەسانێکمان پێویستە نەچێ بە دەنگەکەی ئەم میلەتەوە لە ئەنجومەنی پارێزگا سەفقات و ئیتیفاقیاتی ژێربەژێری پێ بکا کە ئیستا هەیە. بەعکسەوە کەسانێکمان پێویستە ئەوەندە جورئەت و بە ئازا و بە دینەوە بچنە پێشەوە حتا کۆمەڵێک قەرارات کە لە کاتی ئەم حافزە دەرکراوە لە دژی کورد نەک هەر بڵشتی باشەکەم ئەو قەرارە خراپانش بسڕێتەوە. بۆیە ئەوان ئەوە لە چێ ئەدینن دەنگدەری کورد ئەمە لە شۆ ئەدینەیە کام کەسە کە دەستپاک و ئەمین و دڵسۆزە و شایدێکی پێشینەی شایدی بۆدا بادەنگ بۆ بدەن و ئومێد دەکەن پای گەورەش ئێمەش موفق کاربین ئەو نمونە. هەندێک هەیە مەسەلەن دیاردەی پێدانی پارە دەنگکڕین چوزانم فشار ترساندن ئەمانە خەڵک چۆن چۆنی وریایان بێت چۆن چۆنی مامەڵەیان لەگەڵا بکات. ئەمەستا بۆ مەسلەی ترس کە ئەڵێن ئێمە لە ڕێ ئەو بارکردەوە زانی دەنگت بەچێدا ئەو حەقیقەتی نییە. ئەو با هەموو کەسێک بزانێ ئەو حەقیقەتی نییە. لە ڕێی بارکردەوە کەس نازانێت چێ دەنگی بەچێداوە لە ئێستەوە خەریکە درۆکە ئەوە پروپاگەندەیان بەڵاو کردووە کە ئەزانین و هەڕەشە ئەکەن ئەوە حەقیقەتی نییە. ئەمە لە دیوێکەوە لە دیوێ دیکە کە ئەو کەسانەی کە پارە ئەدەن خۆیان
بۆ خۆیان متمانیان بە خۆیان نییە بۆی ئەڕۆن بە پارە دەنگی خەڵکەکڕن ئەو کەسانشی کە دەنگی خۆیان ئەفرۆشن دوایی گلەی نەکەن بڵێن حکومت خراپە دوایی گلەی نەکەن بڵێن بەدەم خەڵکەونان چونکە تو دەنگەکەی خۆت فرۆشتووە سەکرێکارێک لای کەسێک ئیشەکە ئەڵێ تو هەتا ئێوارە و ئیشانم بۆ تەواوەکەی ئەوە بۆی نییە گلێ بکە تو دەنگەکەی خۆت بە پارە بفرۆشی ویژدانت بە پارە بفرۆشی دینەکەت بە پارە بفرۆشی دوای حەقی گلەیت نامینێ بۆیە زۆر زەرورە خەڵک لەو ڕوانە ئاگادار بێت هەندێکیان وا بیرەکەنەوە ئەمە دەنگدانێکە و چوزانم پرۆسەیەکە و پەیوەندی بە ئاین و خوا و دین و ئەو شتانەوە نییە تا چەند ئەمە ڕاستە مامۆستایمەکو دینی ئیسلام خی تەبارەک وتعالا ئەم شەرعی کە ناردووە باسی هەم بوارەکانی ژیانی تیا کردووە ئێمە لە شەرع عەمەل ئەچێتە قالبی شادیدانەوە شتێک هاتووەتە بەردەمت کۆمەڵێک کاندیدا ئەڵێ تو کامەیان بە دیندارەزانی کامەیان ئەوە ئەزانی مستحقە خزمەتی خەڵکە کامەیان دەستپاکە شادی بۆ چێ ئەدەی کە ئەم کەسە مستحقا بێ و شایدەکە بۆ ئەو بدە ئێمە پەنجێ شادیمانە بۆ ئەوە بۆ هیناکەین ئەمە یەک دووەم لە شەرعشە ئێمە ئەگەر پاڵپشتی چاکەیەکمان کرد هەچ کەسێک ئەو چاکەیە بکە بە بەردەوام خێرە بۆ ئێمە دێ نوێنەرێکی باشمان هەبوو بەردەوام خێر و چاکە بۆ ئێمە دێ لە بەرامبەرشە ئێمە ئەگەر کەسێکی خراپ هەڵبژێرین هەچ خراپێک بکە هەچ گەندەڵێک بکە هەچ دزیەک بکە هەچ ناشەرعیەک و بەدڕەوشتێک بکە ڕەنگە تو لە ماڵی خۆتەوە دانیشتوێتی بەڵام بە بەردەوام ناشەرعی لەسەر تو ئەنووسێ پەنا بەخوای تەبارەک وتعالا ئەنی ئایندەی کەرکووک بە ڕۆژی هەژدەی دوانزەی 2023 دڵنیابن هەژدەی مانگ کۆمەڵێک گۆڕانکاری گەورە یەکلا ئەکاتەوە ئایندەی کەرکووک یەکلا ئەکاتەوە گۆڕانکاری گەورە لە ئیداری لە سیاسی لە ئابووری کەرکووکە لە کۆمەڵێک پۆستە لە کۆمەڵێک بڕیاراتی ئەم شارەیە لە شێوازی سەرفکردنی بوجەیە لە کۆمەڵە قەراراتی گرنگە هەموو یەکلا ئەکات قسێکیش بۆ دەنگدان و تایبەت و هێزە ئەمنیەکان بکە بەڵێ من بەڕاستی وەکو خۆم لێرە و سوپاسیان دەکەم هێزە ئەمنیەکان پێشمەرگە ئەوانەی کە ئەوە ئەو ڕاشکاوی حەزەکەم قسەکەم ئەوانەی کە لەبەرەی ئەم لاوونە بەرەی سەوز بوونە هەمویان بە کۆڕک تەلەفۆنیان بۆم کردەوە ئەڵێن نەگوت بزانن ئەوانەشی لەبەرەی ئەو لازەرد بوونە هەمووی بە ئاسیا تەلەفۆنیای بۆم کردەوە وەدیان بە هەر حاڵ خەڵکێکی زۆر ئەڵێ وعد بێ مامۆستا ئەوانەی ئەو هەڕەشانەیان کردووە ئەزانین کە پێی نازانن ئەو بارکۆردە نایزانن هەندێکیان سوێن دراون واللهی ئەڵێن کەفارە سێندەکەشمانەدەین بەسەر دەنگیان پێ نادەین سوپاسی ئەو هەڵوێستەیانەکەم ئەوێ ئەو ڕۆژیان لە بیر بکە ئیستەوە چەند مانگە بەڕاستی موچیان نەهاتوە ینی چەند ساڵە چەکدارن چەند ساڵە خەفەریات واجبات دەگرن بەڵام چەند مانگێک موچیان نایە بە دوکانەکانی دەوروبەریان قەرزارن دەستان خۆش بێ بەڕێز مامۆستا فەرهاد کاندیدی ژمارە دووی لیستی هاوپەیمانی مەشغەڵی کەرکووک ژمارە 163 موفق بن سەرکەوتوو بن ئینشاءڵڵا دەستان خۆش بێت بینەرە بەڕێزەکان منیش لێرەوە داواتان لێکە من مامۆستا بەڕێزە مامۆستایەکی بەرز مامۆستایەکی بە خزمەت مامۆستایەکی بەتوانە کەسێک ئاهلی دین و پیاوەتی و لێهاتووی و خزمەتکردن بە شارێک لە دەستی خۆتانی مەدەن دەنگی پێ بدەن ئینشاءڵڵا خۆی گەورە مۆفەقیکا خزمەت بە ئێوە و ئێمەش و شارەکەش بکە تا کاتێکی تر و لە دەرفەتێکی تر دێنەوە خزمەتتان هەموو لایەکتان بەخوای گەورە مەزن ئەسپێرین شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ